مەڵبەندی ڕێخستنی نوۆی شارەزۆر لە ساڵیادی ڕاپەڕینە جەماوەریەکەی هاوڵاتیانی هەڵەبجە و شارەزور و هەورامان بەیاننامەیەکی بڵاو کردەوە و تێیدا ڕایگەیاندووە لە سەرەتای مانگی ئایاری ساڵی 1970 خەڵکی تێکۆشەری هەڵەبجە و ڕێخستنەکانی ناوشار بۆ ڕەتکردنەوەی پلانی چۆڵکردنی گوندەکان لەلایەن ڕژێمی بەعسی عێراقەوە بەرنامە و پلانی خۆپیشاندان و ڕاپەڕین لە دژی دەستگا سەرکوتکەرەکانی بەعزدانا و خەڵکی تێکۆشەری هەڵەبجە و سەید سادق و سیروان و خورماڵ بە ڕێنمایی ڕێخستنەکانی ناوشار و بە هەماهەنگی هێزی پێشمەرگەی کوردستان کاریان لەسەر داڕشتنی پلانی ڕاپەڕین کردو. ڕۆژی 12 ئایار و ڕۆژێک پێش ڕاپەڕین ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هاوکاری ڕێخستنی نهێنی حیزبانی دۆست نەخشەی پلانەکان بە تەواوەتی داڕشت و کەوتنە هاندانی خەڵک بۆ ئەوەی لەگەڵ بەرەبەیانی ڕۆژی دواتردا خۆپیشاندان و ڕاپەڕین دەست پێ بکات. بەرەبەیانی 13 ئایاری 1970 ڕێخستنەکان و چالاکانی خۆپیشاندەران لە ڕێگەی بڵندگۆی مزگەوتەکانەوە دەستپێکردنی ڕاپەڕینیان ڕاگەیاند. لەگەڵ ڕاگەیاندنی دەستپێکردنی خۆپیشاندان سەدان هاوڵاتی لە ناوچەکە ڕژانە سەر شەقامەکان و ڕۆبەڕووی سوپای بێشماری بەعسیەکان بوونەوە. هێزێکی تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە نزیک گوندی هاوار لە بۆسەدا بوون بۆ ئەوەی لەگەڵ فراوانبوونی خۆپیشاندان بەدەم خۆپیشاندەرانەوە بڕۆن و پەلاماری دام و دەستگا ئەمنیەکانی بەعز بدەن و تۆڵەی سیاسەتی ڕاگواستن لە هەڵەبجەوە دەست پێ بکات و بەرەو شارەکانی تریش پەرە بسێنێت. سەرنجام لە سەید سادق و خورماڵ و سیروان تەقینەوەی جەماوەری بەڕووی بەعسیەکاندا ڕوویدا، بەڵام بەعسیەکان دوور لە هەموو بەهایەکی مرۆیی و ئەخلاقی کەوتنە سەرکوتکردنی خۆپیشاندەران و سوتاندنی تەڕ و شک پێکەوە. لە ڕاپەڕینی 1970 ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان بریندار بوون. درڕندەی بەعسیەکان گەشت بۆ ئاستێک نەکەر لە نەخۆشخانەکاندا بریندارەکانی دەستگیر کرد، بەڵکو چاودێری نەخۆشەکانیشی دەستگیر کرد و لە نزیک هەڵەبجە سەرجەم بریندار و چاودێرەکانیشی زیندە بەچاڵ کرد. لە سەید سادقیش لەگەڵ ڕوخاندنی گەڕێکی حەسار چەندین هاوڵاتیشان شەهید کرد و گەڕێکی کانی عاشقانیش لە هەڵەبجە کە سەرچاوەی ڕاپەڕینەکە بوو بە تەواوەتی خاپور کرا. خەڵکی ناوچەکە لەو ڕۆژەدا ژمارەیەکی زۆر لە ڕۆڵەکانیان شەهید بوون و ڕاپەڕین بە زەبری هێزی بێڤەزەیانە خامۆش کرا. مەڵبەندی شارەزور ئەوەشی خستە ڕوو یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێکی کاریگەری گۆڕەپانەکە لە 2 ڕۆژی دوای ڕووداوەکە تۆڵەی شەهیدانی خۆپیشاندەرانیان لە بەعسیەکان کردەوە و لە گوندی هاوار و دەوروبەری داستانێکی مێژوویان لە دژی سوپای زۆرداری بەعسیەکان تۆمار کرد و سەرەڕای لاسەنگی تەرازوی هێز و جبەخانە سەرەڕای ئەوەی بەعسیەکان تۆپخانە و فڕۆکەی جەنگیان لە شەڕەکەدا بەکارهێنا، بەڵام هێزەکانی یەکێتی بە خوێنی 2 شەهیدی قارەمان ژمارەیەکی زۆر لە جەیش و جاشی بەعسیەکانیان بەسەر گەیاند. لە بەیاننامەکەی مەڵبەندی شارەزور ئەوەش خراوەتە ڕوو دوای 33 ساڵ لە ڕووداوەکان یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی کاریگەر و دروستکەری حکوومەت و دام و دەستگا دەستوریەکانی ئەم هەرێمەیە. سەڕینەوەی ئاسەوارەکانی خاپورکردنی هەڵەبجە پێشینەی کارەکانێتی و بە هەمان نەفەس و بڕوای ئەو سەردەمەوە پشتیوانی لە داخوازیە ڕەواکانی خەڵکی کوردستان و هەڵەبجە و شارەزور دەکات. لێرەشەوە خەڵکی هەڵەبجە دڵنیا دەکەینەوە وەک پرسێکی هەستیار و گرنگ پاڵپشتی لە داخوازەکانی ناوچەکە و مەسەلەی لامەرکەزی ئیداری و دارایی لە پارێزگای هەڵەبجە دەکەین و پێمان وایە پرسی لامەرکەزی ئیداری و دارایی هەنگاوێکی تری تیمی حکومی یەکێتیە بۆ ئەوەی شارەکە هەنگاوێکی تر لە گەشەکردن بڕواتە پێشەوە.